دوای 9 ساڵ فرۆشتنی نەوت بە سربەخۆ لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە کۆتایی هات. ئەمەش دوای ئەوە هات تورکیا لە دەستەی ناوبژیوانی پاریس بەرامبەر بە عێراق دۆڕا. بەپێی بەدەدەچوونێکی پەیام کە پشتی بە ئاماری کۆمپانیای سۆمۆ و دیلۆیت بەستووە، هەرێم لە ماوەی 9 ساڵ لە ساڵی 2014 تا ساڵی 2023 1 ملیار و 316 ملیۆن و 433 هەزار بەرمیل نەوتی فرۆشتووە. کۆی داهاتی نەوت لەو 9 ساڵەدا 71 ملیار و 410 ملیۆن دۆلار بووە. لەو ژمارەیەش نزیکەی 30 ملیاری بۆ حکومەتی هەرێم ماوەتەوە، 41 ملیار دۆلاریش بۆ خەرجی و تێچوونی نەوت و کۆمپانیاکان ڕۆیشتووە و بەهەدەر دراوە. بە گوێرەی بەدەدەچوونەکەی پەیام لە ساڵی 2014 بۆ ساڵی 2023 پشکی هەرێم لە بودجەی عێراق 109 تریلیۆن دینار بووە، بەڵام بەهۆی فرۆشتنی نەوت بە سربەخۆ تەنیا 18 تریلیۆن بۆ هەرێم هاتووە. واتە 91 تریلیۆن دینار زیان بەر هەرێم کەوتووە کە بەشی موچەی 9 ساڵی تەواوی موچەخۆران دەکات. ئەمە جگەلەوەی هەرێم لە ناوخۆشدا 31 ملیار دۆلار قەرزدار بووە. دوای بڕیارەکەی دەستەی ناوبژیوانی پاریس، تورکیا و عێراق لەسەر ڕاگرتنی نەوتی هەرێم ڕێک کەوتن. لەمە دواش هەناردە و فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن عێراقەوە دەبێت و دەسەڵاتدارانی هەرێم کۆنترۆڵی نەوتیان لەدەستدا.